بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، سلام و ڕەحمەت و مێهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمووتان. پێخۆشحاڵم ئەم شەویش لە شەوە بەرەکەتەکانی مانگی ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتم، بە ئومێدی ئەوەی کە بتوانین لەو مانگەدا شتێکی وا بکەین کە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنین ئینشاءالله. ئازیزانم، ئێمە باسی هۆکارەکانی بەدەستهێنانی بەرەکەتمان کرد و باسی هۆکارەکانی فەوتانی بەرەکەتمان کرد. ئەم شەو باسی هۆکارێکی تر لە هۆکارەکانی فەوتانی بەرەکەت دەکەم کە بەرەکەت نایڵی، کە بەرەکەت هەردەگری لە ژیانت، لە عومرت، لە کاتت، لە ڕزق و ڕۆزیت، لە ماڵ و منداڵت. ئەویش ئەمر نەکردنە بە چاکە و نەهی نەکردنە لە خراپە. خۆشەویستانم، ئازیزانم، ئومەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم، خۆی گەورە سیفەتێکی کە پاڵ دابیتە ئەو ئۆمەتەی و مەدحی کردبی و پێی گوتبی ئێوە باشترین ئۆمەتن تەنها لەبەر سیفەتی ئەوەی کەوا ئەمر بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن. کنتم خەیڕە ئومەتین ئوخریجەت للناس، ئێوە باشترین ئۆمەتن کە پەیدا بوونە بۆ خەڵکی، کە هاتوونە سەر و جوود، سەر گۆڕۆی زەوی. بەڵام لەبەر چی خەیری ئۆمەتن؟ لەبەر تۆی بەژنتان بەرزە، لەبەرەوەی جوانن، لەبەرەوەی شان و شەوکەتن، بە قووەتن، بەهێزن. نا، خۆی گەورە ئەفەرمیتن تەأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. لەبەرەوەی ئەمر بە چاکە دەکەن و نەهی قەدەغە لە خراپە دەکەن وتؤمنون بالله، و ئیمانیشتان بە خودای گەورە هەیە. جا ئازیزانم، خەیڕە ئومەت، باشترین ئومەت بەو سیفەتە بەدەست دەکەوێت کە خوا فەرموویتی کە ئێمە بین ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە بکەین. هەر کاتێک مسلمانان وازیان لە ئەمر بە چاکە هێنا و وازیان لە قەدەغەکردن هێنا، نەهیکردن لە خراپە هێنا، بەڕاستی ئەو کات غەزەب و عەزابی خوای گەورە دێتە سەرمان. ئەوەتە حوزەیفەی یەمانی ئەفەرمی گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، ئەیفەرموو لەتەأمرن بالمعروف، ئەمر بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن. ئەگەر نا، یعنی ئێوە دەبێ ئەمرە لەتەأمرن، ئەو لامی ئەمرە، ئەمر بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن. ئەگەر نا، ئەوە نزیکە خوای گەورە عیقابی خوا عەزابێکتان بۆ بنێریتن، و ئەگەر باشەکانیشتان دوعا بکەن خوا دوعایان قبوڵ ناکات. ئازیزانم، بەڕاستی ئێمە زۆر کەمتر خەمین لە بابەتی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، کە ئەنەما ئەمر بە چاکە و نەهی لە خراپە ئەوە بەس ئیشی مامۆستایانی مێزە لەسەرن، فەقەت ئیشی وانە، ئیشی کەسی کە نییە. نەخێر وانێ ئازیزانم، ئەمر بە چاکە و نەهی لە خراپە واجبی هەموو ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، واجبی سەرشانی هەموو ئومەتی محەممەدە. ئومەتی محەممەد خەیڕە ئومەت، دەبێ هەر هەمویان ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن. ئەگەر نا، بە خودای بە خۆتان نەتیجەکەتان دیوە کە هیچ بەرەکەت لە هیچ ژیان و سات و کات و عمرمادا نەماوە. بەرەکەت لە ئاو نەماوە ئازیزانم، بەرەکەت لە خواردن و ڕزق و ڕۆزی نەماوە، بەرەکەت لە زەت و لە تامووی خواردن نەماوە، بەرەکەت لە عمرمان نەماوە. جا بەڕاستی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە هەر کاتێک وازمان هێنا، بەڕاستی ئەوە ئەبێتە مای غەزەبی خودای گەورە، وەکو بە نەسی ئەو فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بێ ئێوەی ئازیز و خۆشەویستم گوت. خۆی گەورە کاتێک کە باسی مسلمانان دەکا، ئەوانەی کە تەمکینیان دەکا خۆی گەورە و حکمیان دەداتە دەست و بۆ ئەوی قیادەی ئەو ئومەتە بکەن، قیادەی عالەم بکەن، پێشەوایی خەڵک بکەن، سیاسەت مەداری دنیا بن، پاشان خەڵک بەرەو خۆشی و عەدالەت و یەکسانی ببن. دەزانیت چۆن مەدحیان دەکاتن؟
دەفەرمی الذين إن مكناهم في الأرض ئەوانەی کە ئێمە تەمکینیان ئەکەین لە زەوی و قیادە و ڕیادەی ئۆمەتیان دەدەینە دەستیان و بۆ ئەوەی پێشەوایەتی خەڵک بکەن و پێشەوایەتی مرۆڤایەتی بکەن ئەفەرمیتن الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور سبحان الله ئەوانەی خی گەورە تەمکینیان ئەداتێ لەسەر زەوی ئەیان کاتە حکمڕانی زەوی بۆ ئەوی عەدالەت بەرپا بکەن و خۆشی و شادی بۆ خەڵکان بینەوە و خەڵک لە زوڵم مستەمی زاڵمان و ستەمکاران و متلیفان نەجات بدەن ئەوانە چەند سیفەتێکی باس کردوون نەیفەرموو قەسر و قوسووری گەورە دروست دەکەن نەیگوت باغ و بیستانی زۆر دروست دەکەن نەیفەرموو دەست بە تاران و دزین دەکەن نەخێر فەرمووی إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر يكمن نوێژ بەرپا ئەکەن زەکات ئەدەن دەگەڕێن لە فەقیر و هەژاریان تێر بکەن پاشان دەفەرمی ئەمر بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن والله ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام حتى آخر عمریشی هەر پاشکۆی میلەتان ئەبێ تاکو دەست نەکات بە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە چکە ئەگەر ئەمری بە چاکە کرد و نەهی لە خراپە کرد ئەو کات خی گەورە ئەی کاتە شایستەی ئەوەی کە قیادەی ئۆمەتان بکە کە پێشەوایەتی میلەتان بکە کە ڕیادە و سیادەی خەڵکی لەدەست بێ و ئەو نەخشەی دنیا بچێشێ و ئەو سیاسەتی دنیا بسۆڕێنێتن بەڵام ئەوڕۆ کە ئۆمەتی محەممەد ئەبینی عليه الصلاة والسلام پاشکۆی ئۆمەتانن هەموو دنیا پرسی پێ دەکرێ پرس بە ئومەتی محەممەد ناکرێ عليه الصلاة والسلام هەموو دنیا ڕەئی هەیە لەسەر مەشاکلی جیهان و سیاسەتی دنیا بەڵام ئومەتی محەممەد هیچ ڕەئی و هیچ ثقلێک و هیچ ڕقەمێکی نییە لە دنیا ئەوش لەبەر ئەوەی وەزیفەی خۆی کە ئەمر بە چاکەیە و نەهی لە خراپەیە وازی لەهێناوە جا هەر کاتێک کە خەڵک وازی لە ئەمر بە چاکە هێنا و وازی لە قەدەغەکردنی خراپە هێنا ئەو کات بەرەکەت نامینێ ثقلی نامینێ ڕێزی نامینێ هەیبەتی نامینێ پاشانیش بەرەکەتی لە ژیان و لە گوزەرانی هەردەستیتن ئازیزانم گەورەترین موسیبەت کە ئێمە تووشی بووینە ئەوەیە ئێمە تەعەودمان کردووە لەگەر خراپەکاران و لەگەر ئەوانەی کە خراپە دەکەن بژین تەعەودمان کردووە کوڕی خۆتە نوێژێ ناکە جارێک پێی دەرێ دوو جار پێی دەرێت دوای تەواو خلاص دەی دەگەڕی ئیتر ئەو کوڕە لە پێشە تو نوێژێ ناکە تو تعودت کرد تا زۆر لەکن طبیعیە کە نوێژێ ناکە کەست ڕوت و قوتە بە کشمەکی زۆر لیباسی ناشرین دەستە دەرێ یەک دوو جاران خۆت گرش دەکەیەوە خۆت عاجز دەکەی تەواو هیچ کە نەما دوای پاشان کەئەنەما لم يكن شيئا مذكورا حيث لا قرن دشي به بازاري ودشي به زيانو او بم شيء لباس الناشرين وناشري بقر باوكو بقر براو بقر دايشي دكويتن اقل يشي برسي بابا اخو جناحه او تسون لقر اخوتي دقرني تسون باو لباس دهيني در تسبكن ما مستقبري درقتي الناي ناولت تو دلت مردوا ناولت تو دلت استمردوا هزناكي اما جناحه واما خرابه واما خرابه كاريه زبو شوي ئەو لە سەمستەوە عائیلە و خێزان بڕۆ گەورەتر تەمەشاکە لە دائیرەی هەزار دزی دەکرێت زۆر تەبیعیە کابرا ئەو جای زۆر پێسەخڵت دەبیت چۆن دزی بکەین نابی ئای بە گوناحە ماری میلەتە دوای زۆر تەبیعی دەبی دەکەنی ئەو تەعەودی ئێمە ئەو لێڕەهاتنی ئێمە لەگەر ئەم گوناح و بێشەرعیە کە دەکرێت ئەمە گەورەترین موسیبەتە ئەمە نیشانەی ئەوەیە حسی هەستکردنمان بە گوناح حسی هەستکردنمان بە تاوان مردووە نەماوە حسا بێشعور بووین بەرامبەر گوناح و بەرامبەر تاوان زەبڕاستی ئەمە زۆر کارە ساتێکی گەورەیە ئازیزان ئەمە زۆر کارە ساتێکی گەورەیە ئێمە خەیرە ئومەت وەی لێبێ گوناح لە پێشی بکرێ کە ئەنەمە مێشەکە و بەسە کەپووی دادێتن ئەمە تخوا ئەمە ئەبێتن ئەنی زۆر سوبحان الله بۆیە کاتێک کە باسی حاڵی ئومەت دەکەین درکاکە ئەو گوناحە لە ملی مەلایەنە مامۆستا بە وەزیفەی خۆی هەرناستی مامۆستا ئەمر بە چاکە ناکە مامۆستا نەهی لە خراپە ناکە ئازیزانم ئەم خراپە و خراپەکاری ئەمڕۆ دەبینی زۆر لە مامۆستایی لە شای مامۆستاش گەورەترە زۆر ئافات و موسیبەتەکەی گەورەترە بەخوای بەتەنێ بە مامۆستای ئەم ئیشە ئەم کارە ئەنجام نادرێ
ئەبێ دەبێ هەموو خەڵک هەماهەنگی بن لەگە مامۆستایان هەموو خەڵک باوکان دایکان برایان ئازیزان هەموو هەماهەنگی بن هەتا بتوانین ئەو هەموو گوناحە ئەو هەموو بێشەرعیە ئەو هەموو بێسەرۆبەریە لە ناو بچی و بفەوتێ و نەمینێ و بگۆڕدرێ ئەگە نا وەڵڵا هەر مامۆستایەکی ئەگری وەڵڵاهی بەس سەرقاڵی مشکلی خەڵکیە بە سەرقاڵی کێشەی هەڵکردنی کێشەی خەڵکیە هەموو کێشەکانیش لە یەک سەبەب ڕوودەدەن کە ئەمر بە چاکە ناکرێ و نەهی لە خراپە ناکرێ پێم سەیرە کوڕیتی برایتی خێزانیتی خەزمیتی گوناح دەکا هەتا ناو ملانی لە ناو گوناحە هەتا ناو ملانی لە ناو تاوانە لەگەڵی دائنیشی نانی لەگەڵ ئەخوا پێ ئەکەنی لەگەڵی قسەی خۆشی لەگەڵ دەکا بەڵام جورئەت ناکە پێ برێ برای عەزیزم خزمی خۆشەویستم کاکە گیان وەڵڵاهی ئەمە گوناحە والله ئەمە بێشەرعیە والله ئەوە خوا پێی ناخۆشە خۆ نارم بە ڕقی پێ برێ نارم بە ڕکەبەری پێی بڵێ بە قسەی خۆش بە قسەی خۆش بە ئوسلوبێکی جوان عەزیزانم ئەو ئومەتانی کە پێشەمە لێیان قەومە کە فەوتان لەبەر ئەوەی کە بێدەنگ بوون لە گۆڕینی منکەر بێدەنگ بوون لە ئەمرکردن بە چاکە بۆیە خوای گەورە فەوتانیتی بۆیە دەڵێن جارێکیان خودای ڕەب العیزە جل وعلا مەجموعە مەلائیکەتێکی نارد کەوا بچن گوندێک تەختکەن لەبەرەوەی گوناح و مەعسیەت و تاوانیان گەلێک زۆر ئەنجامدا بوو کاتێک کە چوون مەلائیکەتەکان گەڕانەوە تەنیا ڕەب العالەمین پیاوێکی تێدایە ساڵحە پیاوێکی تێدایە ساڵحە ئەوجا خوای گەورە فەرمووی بڕێ ئەوەل جاری بەسە سەری ویدا کاولیکەن ئەوجا بەسەر باقی خەڵکەکەی تر تەنیا ڕەبەنە لەبەر چی ئەدی ئەوە ساڵح نییە ئەدی ئەوە تاعەت و عیبادەتی تو ناکە ئەدی ئەوە خۆ ناپارێزی لە گوناح فەرمی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان دەمو چاوی سۆر نەبووە بەرامبەر ئەو هەموو گوناح و مەعسیەتەی کە دەکرێت ڕۆژێک لە ڕۆژان یەکێکی قەدەغە نەکرد لەو هەموو گوناحی کە دەکرێت ڕۆژێک لە ڕۆژان ئەمری بە یەکێک نەکرد کە چاکەیەک بکاو یان فەرمانێکی خوا و پێغەمبەرەکەی جێبەجێ بکاتن سبحان الله ئازیزانم خۆ هەر نەخەڵەتێنن بەوەی کە دەست لە عەمرەی خۆ هەڵ نەخەڵەتێن بەوەی کە گوناح ناکەن خۆ هەر نەخەڵەتێنن بەوەی کە ئەمن دوورم لە گوناح و حەقم لە سەهیزنیە خوا بەوەی لێت قەبوڵ ناکە هەم ساڵح بی دەبێ مصلحیش بی ئەو کات غەزەبی خوای گەورەمان لێ دوور دەبێتن ئەگەر هەموو خەڵک ساڵح بوون بۆ خۆیان ساڵحن بەڵام ئەبێ خەڵک مصلح بێ دەبێت چ بکە دەبێ هانی خەڵکیش بدا بەرەو چاکە بێ و دوور کەوتەوە لە خراپە ئەو کات خوای گەورە غەزەبی خۆیمان لێ دوور دێختەوە ئازیزانم با زۆر وریای خۆمان بین با زۆر بە عەقلانە فکرکەینەوە با زۆر ورد ببینەوە لە دەور و پشتمان ئەوانەی کە لێیان تێک ئەچێ ئەوان کە ماڵیان وێران ئەبێ ئەوانەی کە ئاوارە ئەبن هەمووی سەبەبەکەی ئەوەیە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیان لە ناو هەرگیراوە زائێ بەش بەڕاستی با زۆر وریای خۆمان بین زۆر ئاگاداری خۆمان بین لەو سیفەتەی کە ژیان تاڵ ئەکا ئەگەر ئێمە وازی لێبینین و هەروە بەرەکەتیش نایڵی ئەوەی بەرەکەتە لە عاردی نایڵێ سبحان الله بەرەکەتی عارد و ئاسمان لە ناو ئەباتن و مستحقی عەزابی خۆشمان دەکا زە مەردی خوابن با لەو ڕەمەزانەدا وعد بدەینە خودای گەورە لەمە دووە ببێن بەچی ببین بە داعیەک ببین بە شاگردێکی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم قوتابیەکی محەممەد المستەفا بۆی ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە بکەین و مەشترسێن زۆر بە عاقلانە زۆر بە ژیرانە و زۆر بەرپرسیاریەوە ئێوە ئەدای ئەو ڕیسالە عەزیمەی ئەو دینە بکەن هەمووتان ببن بە مامۆستا هەمووتان ببن بە خاوەنی دین هەمووتان ببن بە مەحامی و پارێزەری ئەم دینە هەمووتان ببن بە داعی و بانخوازی ئەم دینە ئەو کات بزانە خدای گەورە چ فەزڵ و میهرەبانیەک چ فەزڵ و کەڕەمێک چ لە تائیفێک چ بەرەکەتێک لە عارد و ئاسمانمان بۆ دانێری ئەو کات تام لە ژیان ئەکەین تام لە وەقت تام لە ماڵ و منداڵ تام لە خواردن تام لە گوزەران دەکەی ئەو وەختی بە چاوی خۆت وەرە بەرەکەتی خدای گەورە ببینە تاکو حەڵقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.